بۆقسەکردنی زیاتر لە سەرانپرسە بەڕێز ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز ئەحمەدکانی بەخێر بێن. سپاس بەخێر بێن. بینیمان لە توێگرتوەکان نیگەرانە لە پێنجەکانی پارتی و یەکێتی. پێشتریش وڵاتانی نێودەوڵەتی بە شێوەیەک لە شێوەکان نیگەرانی خۆیان گەیاندەتەوە دوو حیزبە. خەڵک نیگەران و بێتاقەتە. پارتیش زیاد لە جارێک لە ڕێگەی بەرپرسەکانیەوە لەم کوردستان بچووچارە ئاماژەیان بۆەوە کردووە. یەکێتی لەکوێ دەڵێت کەی دەڵێت ئێمە ئامادەی کۆبنەوەین. ئێستا بۆ کۆنابنەوە چاوەڕێی وەڵامی یەکێتینیان چی؟ بەناوی خودای بەخشندە و مێهرەبان من ئومێد دەکەم خەریکە زەمینەکە دڕەخسێ بۆ کۆبوونەوە و باشترین دەستپێکیش ئەوەیە کە ئێستا باس لە خاڵە ئەرێنیەکانی نێوانمان بکەین و ئەو نیەتەی کە هەیە هەوڵ دەین تەرجمەیکەین بۆ لایەنی کردداری و تەسەوڕش دەکەم هەرچەند زوو بەیەکەوە دابنیشن ئەوەندە باشترە بۆ ئەوەی سوود لە کات وەربژیرێت. بەڵێ ئەین دەتوانین بڵێن ئێستا لە پارتی و یەکێتیشەوە نیەتی گفتوگۆ و دانیشتن و چارەسەری کێشەکان هەیە. پارتی لەمەژە و نیەتەی هەیە و لە ڕاستیدا تەبیعی خۆی پێک هاتن دەبێت لەسەر بنەمایەکی دروست بێت، ینی هەر ڕازیکردنی یەکتر نەبێت. ئێمە هەمومان کۆچین لەسەوە هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی کە باسی نزیک بوونەوە دەکرێت. پارتیش باس لە نزیک بوونەوە دەکات، یەکێتیش باس لە نزیک بوونەوە دەکات، هەموو حزبەکان و خەڵکیش ئەوەی پێخۆشە. بەڕاستی هەمووشمان نیگەرانین لەوەی کە کێشە و گرفت هەبێت، بەڵام دەبێت بەرنامەیەک لە بۆ ئەو کۆبوونەوانە هەبێ. بەرنامەکانیش لەسەر بنەمایەکی تەندروست بن، واقع بین بن، لۆژیکی بن، ینی تەنها بۆ ڕازیکردنی یەکتر نەبێت، چونکە ڕازیکردن لەوانەیە دەرهاویشتەکانی دەرەنجامەکانی باش نەبێت. ئێمە لەگەڵ برادرانی یەشێتی تەجروبەیەکی دوور و درێژمانەیە، نامانەوێت بگەڕێینە سەر تەجروبە خراپەکانی ساڵی نەوەتەکان. ئێستا لە حکوومەت بەیەکەوەین، لە پەرلەمان بەیەکەوەین، لە سەرۆکایەتی هەرێم بەیەکەوەین. تاکید لەوە دەکەینەوە بۆ پارتی سەدان جار گوتومانە بەدیلی یەکێتی هەر یەکێتیە، بەڵام واقعی وەزعی سیاسی، پرۆسەی سیاسی، دەرەنجامەکانی پرۆسەی دیموکراتی کە ئێمە پیادەی دەکەین دەبێ ئەوانەمان لە بەرچاو بێ. هەندێک جار لێرە و لەوێ دەبیستین وا نیشان دەدرێت وەکەوەی بڵێن پارتی ڕەخنە قبوڵ ناکات، پارتی ڕەخنە قبوڵ دەکات، بەڵام ڕزان ڕەخنە نەچێتە کایی ئیستیفزازکردن. هەندێک جار پەیڤ و پەیامی وامان گوێ لێ دەبی بەڕاستی ینی لە ناخۆشییان هەندێک جار پێکەنینت پێدێ. سیاسەتی تەفریقە و پەراوێز خستن و لە یەک دوورکردنەوە ئەوە بەکارنێت. ئەوەی پێویستە ئێمە لە کوردستان هەمومان پەرلەمانێکمانەیە، هەرچەند ساڵ جارێک 4 ساڵ جارێک کە دەبێت ئەو پەرلەمانە زارێشتر هەڵبژێدرێتەوە کە بەداخەوە ئێستا دوا کەوتووە. جا هەندێک چاودێری سیاسی دەڵێن یەکێ لە چارەسەرەکان ئەنجامدانی هەڵبژاردنە. هەڵبژاردنیش دەبێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و لە بەرژەوەندی هەموو لایەنەکان بێت. دەچینە سەر تەجروبەی فاشیلی پێشووتر. بۆ نمونە ئێستا لە بەغدا ئێستا هەوڵێک هەیە کە هەموو عێراق بکرێتە یەک بازنە، ینی ئەو چەند بازنەیە و فرە بازنەیە بۆ نمونە من باز دەکەم، ینی مەرج نییە بەیانی دوو بەیانی هەڵبژاردن لە کوردستان چۆن ئەنجام دەدرێت. بەڵام تو کە پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمان بۆ هەموو کوردستانە کەواتە هەموو خەڵکی کوردستان حەقیان هەیە لەوەی کە دەنگ بە کام پاڵێورا بدەن. لە سلەیمانی دەنگ بە کام پاڵێورا دەدا لە زاخۆ، یا لە زاخۆ دەنگ بە کام پاڵێورا دەدا لە کەلار لە گەرمیان. ینی قەتیسی نەکەین لە شوێنێک، چونکە ئێمە ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی قەزا هەڵ نابژێرین، ئێمە پەرلەمانی کوردستان هەڵدەبژێرین. وەکو نمونەوە دێنمەوە بۆ خەڵکی پسپۆر بەجێ دەڵین دواتر ئەوەی پێم باشە کە پێک بێن، پێک هاتم بێ، بەڵام نابێت لە جەوهەری دیموکراتیەت دوور بکەوینەوە. ئەگەر نایمە بۆ هەڵبژاردن ئەنجام دەدەین.
نابێ بگەڕێنەوە سەر تەجروبەکان مختار بە مختار و مدیری بەڕێوەبەری کارژێڕی بە بەڕێوەبەری کارژێڕی لەوەدا فەشەلمان هێناوە تەجروبەیەکی خراپە کە هەمان بوو. ئێستا کە حزبەکان سەردەکەون بە پێی استحقاقی ئینتیخابی خۆیان حەقیانە لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە پێی ئەو دەسەڵاتی کە دیاری کراوە دەسەڵاتی خۆیان هەم بەرجەستە بێلایەن هەم پیادەی بکەن. بەڵام بگەڕێن بە دوو ڕێکاری پرۆفشناڵی ینی زۆر دائیرە و فەرمانگە هەیە بیرلەوە نەکەینەوە بەڕێوەبەری ئەو دائیرەیە دەبێت سەر بە کام حزب بێت با پرۆفشناڵ بێ لەو ڕۆوە خەڵکێکی زۆر لە کوردستان خاوەنتوانە دەکرێت کەسێکی بێلایانی بەتوانە بە بزەوت ینی تەکنۆقراتێکی ئەوە بێت کە جێگای متمانە بێت لە خزمەت خەڵکدا بێت و بە پێی بەرنامەی ئەوەی کە ئیدعاش کراوە لە هەڵبژاردنەکان ینی تو مەسەرەن کە پارتی دەڵێ من خزمەتی خەڵک دەکەم بەیانی کە سەرکەوتو دەبێ مەرز نییە بەڕێوەبەری ئەو دائیرەیەت ئللا دەبێت پارتی بێت با یەکێک بێ بەرنامەکانی پارتی تەرجمە بکات بۆ لایەنی کردان کە دەڵێن دەمانوێت خزمەتی خەڵک بکەیت ینی لەوەدا ئێمە نین بیر لەوە بکەینەوە کە لە هەموو شوێنێک وەکو جاران فرتی بە فرتی ئەوە کارێکی تەسەور دەکەم هەر کامێکمان بیر لەوە بکەینەوە شتێکی خراپە کە دەڵێن بنەمایەکە واقعی بێ منطقی بێ ینی بە پێی واقعی ئەمڕۆی کوردستان بێ بۆی ئێمە درێژخایەن لەگەڵ یەکتر پێ وەکو ئەو ئیتفاقە استراتیژی کە لە نێوان پارتی و یەکێتی هەبوو و ئەو جارە دەکرێت فراوانتریش بێ ینی ئێمە هەموو حزبەکان هەموو لایەنە سیاسیەکان بە پێی قەبارەی خۆیان پێویستە بەشدار بن حتا وەکو ئەگەر نەشیانوێت لە حکوومەت بندیانوێ لایەنی ئۆپۆزیسیۆنی هەڵبژێرن بەڵام ئۆپۆزیسیۆنەکە لەژێر چەتری نیشتیمانی بێت. بەڵێ لەماوەی ڕابردوودا هەندێک جار باس دەوەکرا ڕاگەیاندنەکان دەورێکی خراپیان بینیەوە لە گەیاندنی پەیامی لایەنە سیاسیەکان و لە قوڵترکردنەوەی کێشەکانی نێوان پارتی و یەکێتی. ئەمڕۆ کوردستان چوار ڕۆماڵێکی تایبەتی دەست پێ کردووە سەبارەت بە ئاشتەوایی نێوان لایەنەکان و هەر کەسێک لە هەر لایەنێکە چاودێری سیاسیە بەرپرسە بۆ چوونە جیازەکان و تەواویان بێن لێرە بۆ چوونی خۆیان چارەسەری خۆیان بخەنە ڕوو. قسەیەوە چیە لەسەر ئەمەی کە کوردستان بچوار کردوێت یا سەنگاندنتان چی؟ من ئەوڕۆ بینیم لە بەیانیەوە ئەوەندەی کە مەجال بوو سەیرم کردیە میێوانەکانیشم بینیەوە قسەی میێوانەکان سەی باش کرایە دەستخۆشی لە کەی 24 دەکەین و مێدەوارین ڕاگەیاندنەکان بەو شێوەیە و بەرەو پێشەوە هەنگاوەکان بنێن لە سەرەتا باسم کرد باس لە خاڵە ئەرێنیەکانی نێوان خۆمان بگەین چونکە ئەگەر بچینە سەر خاڵە سلبیەکان خۆی ناکرێ ئەوان با بڵین بەلاوە بنین دەبێت خاڵە سلبیەکانیش چارەسەر بکەین لەسەر ئەوێ ئەکید بەڵام با لە خاڵە ئیجابیەکانەوە دەست پێ بکەین زمینەکە ساز بێت ئەو کاتێمە هەموو براین ینی کورد یەک جەستەیە یەک خوێنە یەک نەژادە و هەمووانەی لە کوردستانیش دەژین گەلی کوردستان هەر هەمومان ئێمە براین ئێمە ڕاستە منافەسە شتێکی زۆر زۆر تەبیعیە منافەسە هۆی پێشکەوتنە بەڵام ئێمە دوژمنی یەکتر نین یەکتریش نین تو حەزەکەی سەرکەوتوبی منیش حەزەکەم سەرکەوتو بووم وەکو ئەوەی کە دەمانوێت ئەو یاریە سیاسیە و پرۆسە سیاسیە من سەرکردایەتی بکەم بەڕێزیشتان دەتانوێت ئێوە سەرکردایەتی بکەن ئەوە شتێکی زۆر زۆر ئاساییە بەڵام لە دەرەنجامدا لە نەتیجە ئێمە براین ئێمە دوژمنی یەکتر نین باکسەوە ئێمە دەبێت لە ناخۆشیەکان هەمومان وەکو ئەوەیە کە لە کەشتیەک بین بە خۆشی و ناخۆشیەکانەوە بەیەکەوەی. بەڵێ چاودێرانی سیاسی ئەڵێن قوارەی هەرێمی کوردستان کە دروستکرا بە خەباتی پێشمەرگە و قوربانیدانی گەلی کورد دروست بوو بۆ ئێستا بۆ گەشەپێدان بە دەستکەوتەکانمان پێویستمان بە یەکدەنگی و کۆدەنگی لایەنە سیاسەکانە لە هەرێمی کوردستاندا و دەڵێن تا یەکێتی و پارتی لە یەکتر دوورەکەونەوە هێندەی تر وڵاتان گرفتمان بۆ دروستەکەن هێرشمانەکەنە سەر سنوورەکانمانە بەزێنن لێک نزیک بوونەوەی ئەمان دەبێتەوە بەهێزیمان 100% وایە ینی تەسەوف دەکەم هیچ مناقەشەیەکی ناوێت کاتێک کە کورد یەک دەست بێ بە تاکید هەم دەستکەوتی زیاتر دەبێت هەمیش ڕوبەڕووی ئەو پیلانە ناحەزیانە دەبێتەوە کە لە دژی کوردستان ئەنجام دەدرێت تو لە ماڵێک ئەگەر ببینی براکان پەیوەندیان لەگەڵ یەکتر پتەوە زەحمەتە زەفەریان پێ بی بەڵام ئەگەر خوا نەخواستە پەرتەوازە بوون لێکترازانە و کاتە زۆر بە ئاسانی دەتوانێت
داخلی ژیانی تایبەتیشیان ببی و ئەگەرەوە گەورەوکەینەوە ئەو نمونەیە گەورەوکەینەوە ئەوە بۆ کوردستانیش وایە و ئێمە تەجروبەمانەیە کاتێک یەک بووین دەستکەوتی گەورەمان بەدەستێنا کاتێک یەک نەبووین من نامەوێت بگەڕێمە چەند ساڵێک پێش ئێستا کە گرنگە لەو بارودۆخە خراپەش ئەمە بەرهەمەکەمان هەرماوە باش بەتاکید ینی مەتەمەن نادەکەین هەموو خەڵکانی نیشتیمان پەروەر کوردستان پەروەر لە هەر شوێنێک بن لە سیاست بن یا لە دەوەی سیاست بن ئەو فاکتەرە بن ئەو کارکتەرە خێربینە بن کە هەوڵدەن ئەو ناکۆچەی هەیە لە نێوان ئەس بولایەنە سیاسەکان بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی کەمی بکەنەوە بە ئەوی بگەینە دەرەنجامێک ئەوەی ڕاگەیاندن باست کرد ڕاستی ئێمە ئینگلیز دەڵێ ئۆپن مایند یعنی ئەوە بیرێکی کراوەی دەوێت باسم کرد ڕەخنە شتێکی زۆر ئاساییە و باشتریش وایە گوێ لە ڕەخنەکان بگرین بە مەرجێک ئیستیفزازی تێدانەوی ئێمە باسی ڕاگەیان نییە ئازاد دەکەین ینی کەواتە دەبێت تەحملی بیستنی ڕای جیاوازمان هەبێ بەڵام کاتێک کە دەگاتە ئەوەی تو دەبینی دوو برادر کە ئیتر با بڵین بەکارهێنانی مەسائیلی خەیرە بیرکردنەوە زاڵە بەسەریانە وابزانام لەو کاتەدا دەبێ هەوڵدەی هێوریان بکەیەوە نەک بنزینێک بە ئاگرەکەدا بکەی یا با بڵین ئەو ناکۆچێ لە بینیان گەورەتر بکەی و ئیتر یەکێکیان لە دژی ئەوەکەی تریان هەم بدەیت لێرەدا ئەوە دووسەرەیە ینی وەکو ئەوەی کە دەڵێ شیری دووسەر سێرد و حەددەینە بۆیە لێرەدا پێویستە ڕاگەیاندن دەوری هێورکەرەوە ببینێت لە کاتێکی ئاسایی زۆر ئاساییە حتا وەکو ئەگەر ڕەخنەکەش تۆزێک بەرە و ئیستیفزازیش بێ لەوانەیە تەحمل بکرێت بەڵام لە کاتی هەڵسووندا پێویستی بە هێورکردنەوە هەیە بەڵێ بەڕێز ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ستودیۆ ئامادە بووی زۆر سپاس بە ئامادەبوون و شرۆفەکانتان خێرات زۆر سپاس